زۆر لەسەر خۆی بێ بۆ جمعە پەلەپەل نەکا و ڕاوڕاوان نەکا کە هاتە مزگەوتی بەڕاستی لا یفرق بین ئیثمەینی یعنی فەرق لە بینی خەڵکیان نەکات دوو نەفەر تۆزێ بینی تایە تۆ یەکسەر بڕۆیدە بینیان بەبێ ئیجازەیان یعنی یان هەنگاو بەسەریان ئەمنی ئەمە ئاماژەمان پێکرد ئەمە گوناهێکی زۆر گەورەیە پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم من تخطى رقاب الناس يوم الجمعة اتخذ جسرا إلى جهنم هەر کەسێ لە جمعانە یا لە نوێژەکانی تا کە هاتە ناو مزگەوت هەنگاوی بەسەر خەڵکانە پێغەمبەری خوا جسرێکی بەرەو جەهەنەم لێداوە کە هات ناو مزگەوت لە کوێ شوێن بوو لەوێ دانیشە خەڵق ئازار مەدە خەڵق ئەزیەت مەدە چونکە پێغەمبەری خوا بە یەکێ لە هاوڵەکانی فەرموو فقال له اجلس فقد آذيت دانیشە لە شوێنەکە خەڵق ئازار مەدە چونکە خەڵق ئازار داوە کەواتە تۆی مسلمان ئەوێ فقی ئەو تا هەبێ سەقافی ئەو تا هەبێ ئەمە لە پێغەمبەرەوە وەرگری کە هاتە مزگەوت خەڵق ئازار نەدەی ئازار هەرەوە نییە تۆ جوێنی پێ دەدوی لێی دەی بارد ینی کە تۆ هەنگاوە بەسەرانە پێی ناخۆشە لە دڵەوە ئەو ئازارە پێغەمبەری خوا ئەمەد ئەو هەنگاوە منێر کە هایتە ناو مزگەوت لە جوعانە لە کوێ دانیشتی دانیشە و ئیتر مەجۆڵێ ئەگەر لە دوایە مەجالێک کراوە ئەو توانی بڕۆیتە پێشەوە هەنگاو بەسەر خەڵکانە ئەنا بۆ شایەک بوو ئیزنیان ئیجازەیان دای هایتە پێشەوە ئازاری کەسە نەدا ئەوە معنای وایە تۆ ئەبێ بڕۆی و ئەو بۆشایش پڕکەیتەوە خێرێ گەورەی پێغەمبەری خوا فەرمێ هەر کەسێ لە سەفێکە بۆشایی پڕکاتەوە خوای تەعالا ڕەحمی پێکا خوای گەورە کارەکانی بۆ ئاسانەکە بەڵام بەبێ ئازاردانی خەڵکی بەبێ ناڕەحەتکردنی خەڵکی